دوای 2 ساڵ کۆنتترۆلکردنی لەلایەن داعشەوە ئۆپەراسیۆنی کۆنتترۆلکردنەوەی مووسڵ دەستی پێکرد. وەک لەو نەخشەیە دەبینن ئەو شوێنانەی کە زەردن هێزەکانی پێشمەرگە توانیوێتی کۆنتترۆل بکاتەوە کە نۆ گوندون ڕووبەرەکەشی نزیکەی 200 کیلۆمەتر چوارگۆشە. هەروەها هێزەکانی عێراق و هێزە سەربازیەکانی دیکەی عێراقی توانیویانە لە گەیارەوە چەند گوندێک کۆنتترۆل بکەنەوە. هەلبەتە ئەو شوێنەی کە پێشمەرگە کۆنتترۆلی کردەوە لە میحوەری خازر بوو. لە هەمان کاتدا لە میحوەری باشیک و تەلسکۆپ هێزەکانی پێشمەرگە لە ئامادە باشین و چاوەڕێی فەرمانی سەر و خۆیانەکەن بۆی ئۆپەراسیۆنەکە دەست پێ بکەنەوە و هەروەها ئەو شوێنانێک کە دەکەونە ئەو سنوورەوە لە ژێر دەستی چەکدارانی داعشن کۆنتترۆل بکەنەوە. ئەو شوێنەی کە بینیتان کە زەرد کراوە پێشمەرگە توانیوەتی کۆنتترۆل بکاتەوە و ڕۆژانەش بەپێی ئەم نەخشەیە ئەو شوێنانێک کە هێزەکانی پێشمەرگە کۆنتترۆلی دەکەنەوە بەو شێوازە زەردی دەکەین تاکو تەواوی ئۆپەراسیۆنەکە تەواو دەبێت.